So the power and struggle women of the story. ئەمانەوێت لە هەموو بوارەکانە خزمەت بە ژنان و بە کۆمەڵگاکەمان بکەین یەکێک لەو کارە گرنگانش کە ئەمانەوێت پێشی بخەین و گرنگی پێ بدەین هونەری ژنە لە هەموو بوارەکاندا لە بواری وێنە کێشان کاری دەستی ژنان سیرامیک هەموو ئەو بابەتانە کە بە ڕەنج و دەستی ژنانی کورد دروست ئەکرێ و بەرهەم ئەهێنرێت ئەمانەوێت لەو بوارانەشە کارەکانمان پێش بخەین هەروەکو پێشتریش پێشانگا و کاری جۆر بە جۆرمان کردو خزمەتمان کردووە لەو پێناوەدا وەری نەگێڕی تەختی زۆرداران چاوداخەی لە ڕووی کاری فتەمکار نەبیفتی ناڵە و شیوەن و هاوار نەبی بەداڵدە بۆ ماڵ وێرانێ بۆ خوانی برفی نەبی بەنانێ نەبی بۆ گۆچان بۆ دەفتی پیرێ هەڵوێفتت نەبێ لای ڕۆشن بیرێ پێنوف پێم بڵێ بێدەنگی تاکەی ئەبێ شۆڕشی تازە بەرپاکەی شۆڕشێ جۆشدا کوورەی خەباتێ فتەم نەهێڵێ لە هیچ وڵاتێ زمنمه ميسا ئێستاش لالە ئازاد مەحموود هەم بچووکترین ئەندامی ڕێکخراوەکەمان و پێشکەشکار با بفەرمێت بۆ خەڵاتەکەی أكيد أجرب مقابلة أوكي باشا بس بدر لوش حزقهم كارتي توم لابه لو حكي ماسكتها يا ورا بو ايه كو عارفه ما كان له دعوه بالصحه زكاه والله بد منه السم يعني شيء ما كاميرا عنداني حطوا بهزار من روجني